بە مەبەستی نەفەوتانی ئەمساڵی خوێندن ڕێکخراوی قوتابیانی کوردستان چەندین پێشنیاز دەخاتە ڕوو. لە یادداشتەکەیاندا هاتووە پرۆسەی خوێندن بە پێی بارودۆخی سیاسی و ئابووری و تەنانە شەڕ و ڕووداوە سروشتیەکان گۆڕانی بەسەردا هاتووە. ڕێکخراوی قوتابیانی کوردستانی شۆژداری دەدات کە بە هیچ جۆرە خوێندنی ئۆنلاین بۆ قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیی ناگونجێت. لە پێناو نەفەوتانی ساڵێکی خوێندن ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژە پێشنیازێکدا کە ئاڕاستەی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای حکوومەتی هەرێم و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانی کردووە چەندین پێشنیار بۆ تەواوکردنی ئەم ساڵی خوێندن دەخاتە ڕوو. لە یادداشتەکەدا هاتووە پرۆسەی خوێندن لە هەموو کات و ساتەکاندا بە پێی بارودۆخی سیاسی و ئابووری و تەنانەت شەڕ و ڕووداوە سروشتیەکاندا گۆڕانی بەسەردا هاتووە و لە ڕێڕەوی ئاسایی خۆی لای داوە بۆ دەربازکردنی لاقەیران پەنا بۆ گۆڕینی میکانیزم براوە. هەر بۆیە ئێمە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمانەوە و پاش ڕاوێژکردن لەگەڵ شارەزانی بواری پەروەردە و خوێندن لە ناوە و دەرەوەی وڵات ئەم پرۆژە پێشنیازە ئاراستە دەکەین. بە پێی پرۆژە پێشنیازکراوەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان قۆناغی بنەڕەتی کراوە بە سێ بازنەی بەجۆرێک، پۆلی 1 و 2 3 ڕاستەوخۆ بە دەرچوو هەژمار بکرێن، بەڵام هەوڵ بدرێت لە ساڵی ئایندەدا قەرەبوویان بۆ بکرێتەوە. پۆلی 4 و 5 نمرەی وانەکانی وەرزی یەکەم ببێتە نمرەی وەرزی دووەم و بڕیار بدرێت ئەوانەی کە کەوتون خولی دووەم تاقیکردنەوە بکەن. هەرچی قوتابیانی بازنەی 6 و 7 و 8 و 9 ئەگەر تاکو بەرواری 1 7 بارودۆخ باش بوو ئەو کات پێداویستی کارەبا و فێنکەرەوە دابین بکرێت و 2 هەفتە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە و هەندێک وانەی تر بخوێن و 1 تاقیکردنەوەی وەرزی لە 20 نمرە ئەنجام بدەن و لێکدانی 2 بکرێت بۆیان و 1 هەفتەش تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ئەنجام بدەن لە 60 نمرە. بەڵام لە ئەگەری باش نەبوونی بارودۆخدا دەتوانرێت نمرەکانی وەرزی یەکەم ببن بە نمرەی وەرزی دووەم و قوتابیانی دەرنەچوو تاقیکردنەوە بکەن. هاوکات ئاماژە بەوەش کراوە دەبێت لە هەموو بارودۆخێکدا تاقیکردنەوەی نیشتیمانی بۆ قوتابیانی پۆلی 9 نەمێنێت. لە پرۆژە پێشنیارەکەی ڕێکخراوی قوتابیاندا قۆناغی ئامادەیش بەسەر 2 بازنەدا دابەش کراوە. بە جۆرێک قوتابیانی پۆلەکانی 10 و 11 2 پێشنیار کراوەکە کە دەڵێت یەکەم لە دوای جەژنی ڕەمەزان بە 1 هەفتە بە گرتنەبەری ڕێکارە تەندروستیەکان دەوامی ئەم قوتابیانە دەست پێ بکاتەوە تاکو ئەو کاتەی بابەتەکان تەواو دەکەن. حکوومەت بڕیار بدات کە تەلەڤیزیۆنی پەروەردەی بخاتە سەر مانگی دەستکرد بۆ ئەوەی بە هەردوو شێوازی ناوخۆیی و ئاسمانی وانەکانی ئەم 2 قۆناغە پەخش بکات و قوتابیانیش تەنها بۆ تاقیکردنەوەکان بچنەوە قوتابخانە. بۆ قوتابیانی قۆناغی 12 ئامادەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێشنیار دەکات لە 10 نیسانەوە وانەکان لە ڕێگەی تەلەڤیزۆنەکانەوە لە ماوەی 3 کاتژمێری ڕۆژانەدا بوترێت با قوتابیان تاکو منهەج تەواو دەکرێت. دواتریش لە ماڵپەڕی پەروەردە دابنرێت تا قوتابیان سوودی لێببینەوە. یان لە دوای جەژنی ڕەمەزان دەوامی ئەم قۆناغە با گرتنەبەری هەموو ڕێکارەکانی خۆپارێزی دەست پێ بکاتەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هۆشداری لەوە دەدات کە بە هیچ جۆرێک خوێندنی ئۆنلاین بۆ قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیی ناگونجێت. لە پرۆژە پێشنیارەکەدا بۆ قۆناغی زانکۆ و پەیمانگاکان پێشنیار کراوە کە بە شێوازی ئۆنلاین وانەکان خوێندرێت بە دابینکردنی ئەنتەرنێتی بێبەرامبەر بۆ قوتابیان و ڕەچاوکردنی ئەو قوتابیانەی کە لە ناوچە دوورە دەستەکان و ئەنتەرنێت لە ناوچەکانیاندا نییە. هەروەها بۆ قەرەبووکردنەوەی وانە پراکتیکیەکانیش چەندین پێشنیار وەک چارەسەر خراوەتە ڕوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامادەی تەواوی خۆی بۆ هاوکاریکردنی دام و دەستگا پەروەردەیەکان لە جێبەجێکردنی ئەم پێشنیارانەدا نیشان داوە تا ئەوەی ساڵێکی خوێندنی قوتابیان بە فێڕۆ نەڕوات.